هەر بە گوێرەی بەڵگەنامە و سەرچاوە مێژوویەکان بۆ خاتوو عەمبەرخانی خێزانی مەحموود بەجی شەقڵاوی دەگەڕێتەوە کەەوە ئەویش هاتووە هەستی بەوەی کردیا مزگەوتەکە بینایەکەی بچووکە هاتووە زارێشتر سەر لە نوێ نۆژەنی کردوتەوە. ئەوە تقریبان بینە سێ چوار سارێ هیشک بووە ئێرانە ئاو لێرە دادەهاتە دەرێ ئێرە ئەگەر تەماشاش بکەین ئێرە هیشک بووە. سامع الله لمن حمده الله أكبر. والله یادگاریەکەی چییە؟ زۆرم بەدرم پێخۆشە ئەگە برێن بە خۆ من سنعاتکارم ئەگە برێن ئیشێکن لۆ بکە پێم خۆشە کە بەشدار بم لەو خێرەی لەو نامەتەی. سپاسی ئەو کەناڵە بەڕێزە ئەکەین کە هاتووە باسی مزگەوتی گەورەی شەقڵاوەکە. ئێمە ئێستا ئەو دارچنەرە ئەچینین لەبەر ئەوەی ئەو دارچنارە ئەوانەیە 200 سال پێش ئێستابی ئێستا هیچ کۆر بووە لە جیاتی هیچ نارش کە نوێ ئەچینین ئینشاءڵڵا زارشکە بێن لەوەی گەورەترەبی. مێژووی مزگەوت لە خاچی کورد سێشەممە کاتژمێرنەوە.